بەڵام قورئان شتێکی زۆر مهم لە باسی خەڵقا فەرمێ کە هەتاکو ئێوە مابن ئێوەی ملحید و بێدین کە باوەڕتان بەخوا نەبێ هەتاکو ئێوە مابن ئەمە دەلیلی ئێمە لەسەر ئێوە بەردەوام کە ناتوانن وەڵامی بدەن ئەم خولقوا من غير شيء أم هم الخالقون أم خلقوا السماوات والأرض بل لا يوقنون هەرچەندە من ئەمود ئاەت ناهێنمەوە بەڵام ئەم ئاەتە وەکو تیۆرێکی گەشتی عەقڵ ضروریە وەکو لایتێک بۆ گەشتی عەقڵ ضروریە ئەم خولقوا من غير شيء ئایا ئەوانە لە هیچەوە دروست بوون هەرەوەی هیچێک نەبوو ئەمانە لێوەی دروست بوون ئایا ئێوە وا ئەزانن ئینسان و ژیان و گەردوون ئەم وجودە هەمووی کە ئەیبینن و ئەو وجودەش کە نایبینن اعترافیشی پێ ناکەن بەزێ مازانین کە هەیە وەکو هێزی ڕاکێشانەکە وەکو هێزی موگناتیسک یا وەکو ڕۆح ئایا ئێوە پێتان وایە ئەمە لە نەبووەوە هات لە نەبوویەکی چۆن یعنی هەر وجود هیچ وجودێک نەبوو لەوە پێشتر کە ئێماڵین خوا وجودی هەبوو چکە خوای پەروەردگار بە خاوەنی ئیرادەی خۆی و هێزی خۆی و زانایی و توانایی و دانایی خۆی خەڵقی کرد باش ئەم خولقوا من غير شيء ئەگەر ئەم وەڵامە ئەدەنەوەڵن بەڵێ لە لاشەی ئەوە هاتوین لە نەبووەوە هاتوین یخوای گەورە فەرمێ ئەم هم الخالقون ئایا ئێوە خالقن هیچ ئینسانێکی عاقڵ ناتوانێت بڵێ من خالق یا ئینسان خالقی ڕۆژ و ئەم گەردوونە بەرفراوانەیە کە بە ملیار ساڵی تیشک ئەستێرە لێمانەوە دوور یا ئەم ئینسانە خۆی و ئەم سێڵە یا ئەم گیان لەبەرانە ئەم ڕووەکانە ئەم نەباتانە ئەم هێزی ڕاکێشان و ئەم هێزی لێ خشان و ئەوانی تر کە هەن لە گەردووە یاساکانی گەردوون ئەم خولقوا من غير شيء ئەم هم الخالقون ئەمە لە هیچەوە هاتوون لە نەبووەوە هاتوون یا ئیرادەیەکی بەهێزی زانا و دانا و توانە هێناونێتی وجود ئەم ئەنتم الخالقون یا ئێوە خەلقتان کردون یخۆ اعترافە بێ بۆمە بکەن یان ئەمیانە یان ئەویان هیچیان بە تەکیدی و خۆتان ئاسمانەکان و زەویتان دروست نەکرد باوکت تۆی دروست نەکردو ئەگەڕێنەوە سەر ئینسانی یەکەم لە میکرۆبەکەتانەوە هاتووە لە شەمپانزیەکەی داروینەوە هاتووە لە هەرچیەکەوە هاتووە خۆ ئەوە داروین دروستی نەکرد ئێمە گەڕێنەوە سەر خەڵقەکە ناڵێنەوە کەشف بوو ئەم کەشف و داهێنانەی عیلم وەکو ئەوە سیارەیە گەڕوا بەبێ سایق پێمان ئەڵێن ئەها سەیریکەن سیارەیە گەڕوا بەبێ سایق لە ڤۆبەرتاڵ لە ئەڵمانیا قیتارە ڕوا هەڵیش واسراوە یا لە مەتارە بەبێ سایق لە زۆر شوێنی تریشە ئێستا سیارەشیان دروست کردووە کە بەبێ سایق بڕوە ئەمە عیلمە پێشکەوتووە تۆ ئەمەمان پێ ئەڵێ بەڵام ئێماڵێن حیکمەت لەمانە چییە ئێمە ئێستا عیلم پێمانەڵێ باران چۆنە بارێ قەدیم وایە نەزانی باران لە ئاسمانە شینەکەوە دێ دواییشێکی وەکو ئیمامی ڕازی سەلمان دیکە لە هەورەکەوە دێ من المعصرات ثجاجة چونکە لە ئاوەکە لە هەورەکەوە ئەگوشرێ و دێتە خوارەوە ئەوانەی پێشتر وایە نەزانی لە ئاسمانە شینەکەوە دێ ئێستا عیلمەڵێ لە هەورەوە دێ بەڵام ئێمە عەمەلیەتە بە خوورەکە بوون بە هەڵم و چوونە سەرەوە ئەزانی کە دێتەوە خوارەوە بەڵام حکمت لە بارینەکە چی ئەمەی کە ئێمە پێڵین دیدی مەلەکوتی ئەمە دێنەوە باز لەماکەین ئەم خولقوا من غير شيء ئەم هم الخالقون ئەم خلقوا السماوات والأرض باشە خۆ ئینسان ئاسمانەکان و زەوی دروست نەکرد ئینسانیش عاقڵترە لەو خۆ ئاسمانەکان و زەویش ئێمەی دروست نەکرد وەکو ئینسانی عاقڵ چونکە ئەو عاقڵ نییە ئەو کە فاقد الشيء خۆی عەقڵی نییە چۆن عەقڵەدا بە ئێمە ئێوە کە ئەڵێن طەبیعەتە ئەمە شتێکی طەبیعی دروستی کرد و طەبیعەت وای دروست کردووە ئەوە خۆی ئەسڵەن دوای دێمە سەری ئینشاءڵڵا لە حەلەقەیەکی تایبەتە ئەوە خۆی ئەسڵەن قسەیەکی زۆر فاشلە چونکە شتێکی نائاقڵ چۆن عاقڵە دروست دەکات اینجا ئێوەڵێن منەظەمیش نییە بە گەڕەلاوژێ ئەم شتانە دروست بوون شتێکی گەڕەلاوژێ چۆن عەقڵی ئینسان دروست چۆن سێڵێک دروست دەکات چۆن ئەم ئینسانە دروست دەکات